بچینە لای هەواڵی یەکەممان. اینجا ڕۆن لەگەڵەوەی هەمیشە هونەرمەندانی ئێمە ئەیانەوێت ئەو هونەرە جوانە ئەو هونەرە کوردێکی ئێمە هەمانە بتوانن بە هەموو گەلان و بە هەموو جیهانی نیشان بدەن. ئێمە کۆمەڵە هونەرمەندێکی زۆر بەناوبانگ و دیارمان هەیە کە بە تایبەتی کار لەسەر ئەوە ئەکەن بۆی مێژووی هونەری کوردی هونەرە کوردی و فۆلکلۆری و ڕەسەنەکە بە گەلانی دیکە ئاشنا بکەن. یەکێک لەو هونەرمەندانە هونەرمەندی گەورە هونەرمەند ئەیوب عەلیە کە لە وڵاتی یۆنان بە زمانی شیرینی کوردی گۆرایین دەڵێت ئەمە یەکەم جارینی ئەم هونەرمەندە بێوێت لە وڵاتایان دیکەوە بە زمانی کوردی و بە زمانە جوان و شیرینەکەی خۆمان بەرهەمە کوردیەکان پێشکەش بکات. I'm so proud to be here tonight. Thank you. هونەرمەند ئەیوب عەلی پاش ئەوەی بە ئامادەبوونی زیاتر لە 1000 کەس لە کۆنسەرتێکی وڵاتی یۆناندا کە هونەرمەند ئەیوب عەلی بە هاوکاری گروپی میوزیک توانی کۆنسەرتێکی سەرکەوت و ساز بکات لە وڵاتەدا. لە ئێستاشدا هونەرمەند پارچە ڤیدیۆیەکی کۆنسەرتەکەی پێشکەشی پرۆگرامی کورتسات مەگەزین کردووە و کە چەندین گۆرانی تایبەتی خۆی بە زمانی شیرینی کوردی پێشکەشی ئامادەبووان و گوێگرانی دەکات. ئەوەشمان بیر نەچێت ئەو هونەرمەندە بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە ئەو بەردەوامان لا لۆبیکردن بۆ ناساندنی میوزیک و کلتوری کوردی بە گەلانی جیهان و وا بڕیاریشە لە داهاتوێکی نزیکدا لە ئیسپانیا کۆنسەرتێکی دیکە ساز بکات. كردستانم كالتور جلو برجم جوازا نشتمانم ما في رواي خوما منيش سبخت وقت بجيم من كلام مريم روخان